دووبارە ڕێگای هەولێر خەبات ڕێگای هەولێر خەبات لە لای شۆفێران وای لە هاتووە وەکو درامایەک یاخۆت فلیمێک کە بە چەندین ساڵ کۆتایی پێنایێت. سەرەڕای خراپی ڕێگای هەولێر خەبات کە چەندین ساڵە شۆفێران داوای چارەسەرکردنی ڕێگاکە دەکەن کە دووبارە بە تەواوەتی قیرتاو بکرێتەوە، بەڵام تاوەکو ئێستا بەشێکی یەکجار زۆری ڕێگاکە خراپە و شۆفێران گلەی لێ دەکەن. جاکێشەیەکی تر کە بۆ شۆفێران کە هاتوچۆ بەسەر ئەم ڕێگایەدا دەکەن نەبوونی سوڕانەوەیە کە بەشێکی ڕێگاکە ماوەیەک پێش ئێستا 5 کیلۆمەتری قیرتاو کرا، بەڵام هیچ سوڕانەوەیەکی تێدا نییە، بۆیە شۆفێر دەبێ مەسافەیەکی یەکجار زۆر ببڕێ تاوەکو بسوڕێتەوە بەهۆی نەبوونی هیچ سوڕانەوەیەک لەسەر ڕێگاکە. جا سەرڕای نەبوونی سوڕانەوە سایدی هەولێر چۆن بۆ خەبات سایدێکی زۆر خراپە کە شۆفێران تووشی ئاستەنگی زۆر دەکاتەوە.